با بزانین سەرەتا بەچێ ئەوترێ صحابي. الصحابي هو من لقي النبي صلى الله عليه وسلم بعد نبوته مؤمنا به ومات على الإسلام. بوكساء أوتري صحابة كلقي النبي صلى الله عليه وسلم أم كسبقا ببيغمر خواه صلى الله عليه وسلم لپاشان دا گەیشت پێی ئیمانی پێی هاورد مسلمان بوو و لەسەر ئەوەش بەردەوام بوو ئیستیقامەی هەبووە تاکو ئەو ڕۆژەی کە وەفاتی کرد. ئەو کەسە صحابەیە. زانایان فەرموون ويدخل في ذلك من روى عن النبي صلى الله عليه وسلم أو كوار رواياتي كردوا لبيغمبري خواه صلى الله عليه وسلم فرمودي جراوتوا وأوشي كوار نيجي راوتوا هر صحابية ما دام إيماني بيها وردوا بيغمبري خواه بيني صلى الله عليه وسلم بردوام بو استقامي هبوا هتاكو رجي وفاتي كردوا أو كسا صحابية وأو كسي كوار غزاي كردوا لقل بيغمبري خواه صلى الله عليه وسلم ئەوەی کەوا غەزای نەکردووە ئەوەشیان هەر سەحابەیە کۆمەڵە خەڵکانێک هەبوون مستەضعەف بوون لە ئافرەتان لە پیاوان لە پەککەوتۆکان نەچوون بۆ جەنگ ئەوانش سەحابەن کەواتە شملی گەورە و بچووک و ژن و پیاوەکات ئەوەی کە گەیشت بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئیمانی بە پێغەمبەری خوا هاورد عەلەیه الصەلاة وەسەلام پێغەمبەری خوای بینی بێ صلی الله علیه وسلم یان ئەم پێغەمبەری خوای نەبینیوە بەڵام پێغەمبەری خوا عەلەیه الصەلاة وەسەلام ئەوی بینیوە. هەندێکە بۆ لە سەحابە نابینا بوون ئیمانیان بە پێغەمبەری خوا هاورد صلی الله علیه وسلم بەڵام پێغەمبەری خوایان نەبینی بەڵام پێغەمبەری